ئەوەش ئەو عەزیزانەی ئێمەش کە ئەو خەبات و جیهادیان کرد و بەخوا ئەو قارەمانێتی کە ئەو برا عەزیزانەی خۆشمانیان کرد کەمتر نەبوو لە هی ئەو سەحابە بەڕێزان ئاحادیان یەک و دوویان بەخوا یەکێک لەوانەی کە ئێستاش ماوە بە فەزڵی خوای پەروەردگار کە بەشداری شەڕەکانی هەموو کردبوون لە یەکێ لەم ساڵانەیە لەو کاتانەی کە من لە دادگایە بوو لە حەجەوە تەلەفۆنی کرد لە حەجەوە تەلەفۆنی کرد کسپەم لە دڵەوە هات چونکە ئەمزانی چ معاناتێکی چێشتۆ و کەس و کارەکانیشی چەندیان لێ کوژراوە بە وەزعی خۆشی مەزانی بیستبووم هەندێک شت لێی بەڵام ئەو بۆ دڵنەوایی من تەلەفۆنی کرد لە کەعبەوە و وتی مامۆستا بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم بەدەستی خۆم 5 ئەمریکیم کوشتۆتەوە لە مۆسڵ ئێستاش ماوە ئەوە یادی بەدرە و ئەو پیاوە شەریف و جوامێر و ئازایانە ئێستاش ڕوبەڕووی احتیلال وەستاوە لە زەمانێکە هیچ کەسێک پیان ناڵێ پیاوی چەند هیچ کەسێ پیان ناڵێ مجاهید هیچ کەسێ پیان ناڵێ خێریان پێشێ هیچ کەسێ ناڵێ کرێخانویان بۆ بدەم هیچ کەسێ ناڵێ بریندارێکیان عیلاج کەم یەکێ لە بریندارەکان چاوێکی ماوە لایەکی فەوتاو لە دەست لە قاچ لە گوێچکە لە چاوی ئەوە عەزیزانەش بریندارن مەحەوەقن چاوەڕوانی ڕەحمەتی خوان بەڵام چاوەڕوانی سۆزێکی برایەتین چاوەڕوانی لەسەرکردنەوەن چاوەڕوانی پشتیوانکردنن چاوەڕوانی ئەوەن ئەو ئاڵایی کە ئەوان خۆیان لە پێناوە بەخت کردووە ببینن هەر شەکاوە و بەرزە بەدەست هەمومانەوە لەبەرەوە عەهد و پەیمانمان لەگەڵ خوای پەروەردگارە نوێکەینەوە و ئەم ئاڵایە بە بەرز و شەکاوەی ڕاگرین بەرگری لەم تەوحید و جیهادە و ئەهلی تەوحید و جیهادەکەش بکەین و هەرچی پێشمان بکرێ بەرامبەریان لە پشتیوانکردنیان لە مناسەرەکردنیان درێغی لێ نەکەن خوایە ئەمە عەهدە و لە حەفتەی ڕەمەزانی 1430 بەرامبەر بە 27 ئابی 2010 جارێککە نوێیەکەینەوە خوایە تۆش لێمان قبوڵ بکە وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك